بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان خۆشحاڵین لە دەرفەتێکی تازەیە و ئەڵلقەیەکی نوێە بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە لە بەرنمەی دین و دنیا لە کەناڵی ئاسمانی پەیام. هیوادارین بتوانین لەم ئەڵلقەیەشە شتێک لە بابەتە گرنگەکان باس بکەین و بێتە جێگەی ڕەزامەندی خوا و پاشان ئێوەی بینەر و بیسەری بە ڕێزی خۆشەویستیش. ئازیزان، لە ئەڵلقەی ئەم جاری بەرنمەکەمان ڕادەوەستین لەسەر وشەی عەدل، زاراوەی عەدل، چەمکی عەدل، دادگەری، بزانین پانتایی ماناو مەدلولی ئەم وشەیە لە کوێوە دەست پێەکا و بەکوێگە، تێگەیشتنمان چۆنە بۆ ئەم زاراوەیە، ئیسلام هات چۆن مامەڵەی لەگەڵ ئەم بابەتەیە کرد و چ پانتاییەکی پێداوە، چۆن تەحقیقی کرد لەسەر ئەرزی واقع و چی کرد بۆ مرۆڤایەتی ئەم بابەتە. طبعاً کاتێک شەپۆلێک لە باری ناسایی لە تونند و تیژیە لە هەر حاڵەتێک لە زەمنێکا بەسەر مرۆڤایەتی دادێ، ئاسەوارێکی ناهاوسەنگ لە شوێن خۆی بەجێ هێڵێ، هەر یەکە لە لایەنەکان ئەکەونە سیراع و ململانێ بۆ جێڕانەوەی مافی خۆی، ئەوەی کە لی زەوت کراوە، ئەوەی کە لی براوە، ئەوەی کە هەستەکا مەسەلەن زوڵمی لێ کراوە، هەر یەکە لەو لایەنانەی کە سیراعەکەن ململانەیەکەن دەکەونە پچڕاندن و دەکەونە هات و هاوار بەوەی کە هاوار و دادیان لێ هەڵەسێوە کۆڵێ داوای عەدلەکەن، دروشمی عەدل بەرزەکەنەوە بۆ تەحقیقکردن و بۆ بەدەستهێنانەوەی مافەکانیان. گرنگە ئێمە لەم سەردەمەیە کە لە قەیرانی هەمە چشن و زۆرە ئاژین، خەڵکێکی زۆر هاوسەنگیان لەدەستداوە لە هەموو بوارەکانە، خەڵکێکی زۆر هاوکات داوای بەرزکردنەوەی ئەم دروشمایەکەن، داوای عەدلەکەن، داوای دادگەریەکەن بۆی مافەکانیان بەدەست بهێنەوە. لەوانەیە هەر لایەنێک لە لایەنەی ململانەکان بۆ خۆی ئەم چەمکە بە مافی خۆی ئەزانێ و بە حەقی خۆی ئەزانێ بەکاربهێنرێ بۆ دەستخستنەوەی مافەکانی. ئێمە لەگەڵ بەڕێز و خۆشەویست برای ئازیزمان مامۆستای بەڕێز مامۆستا یاسین حەسەن لەم بەرنمەیە گفتوگۆیشی کراوە لەسەر ئەم بابەتەکەین بۆی ئێوەی بەڕێز ئاشنا بنەوە بەم چەمکە و لە یادەوەریتان بمێنەوە. مامۆستای بەڕێز بەخێر بێن. ممنونم. بەخێر بێن. لە پێشەوە بە پێناسەیەکی ئەم چەمکە دەست پێ بکەین، بزانین مانە و واتای ئەم وشەیە ئەم زاراوەیە عەدل، دادگەری چییە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله. سپاس بۆ جەنابتان سلافی بەڕێزی پەیام و بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست و سنگینی کەناڵی ئاسمانی پەیام. عەدل یاخود عەدالەت دوو دەستەواژەیە کە هەردووکیان مەزدەرن، لە ڕاستیەکە هەردووکی بە یەک واتادێ، بەس لە سەردەمانی نوێیە گۆڕانکاریەکی تیا دروست بووە کە عەدالەت زیاتر چەمکی یاسا و قەزا ئەگرێتەوە و هەروەها عەدل جان بە ئەخلاقێکە ئەگرێتەوە کە ئەخلاقی شامیلتر و گشتگیرترە لە هەموو بوارەکانی تریش. لە بواری کۆمەڵایەتیە زیاتر بەکارهێنرێت. لە بواری کۆمەڵایەتیە یاسا بواری قەزایی و یاسایەکە ئیگرێتەوە بێگومان عەدالەت، عەدالەتی کۆمەڵایەتی پێوتێ. ئەم واتە دادگەری. لە ڕاستیە فەیلسوفە ئیسلامیەکان کە هاتوون باسی ئەم چەمکەیان کردووە کۆمەڵە پێناسەیان بۆ داناوە کە وتویانە وەضع كل شيء في موضعه، دانانی هەموو شتێک لە جێگەی خۆیان، یا وتویانە إعطاء كل ذي حق حقه، مافی بە هەموو خاوەنی مافێک. فەیلسوفە غەربیەکان تەنانەت ئەفلاتۆن کە لە سقراتی مامۆستای خۆیەوە وەریگرتووە ئەو پێناسەی حەدیسەکەی پێغەمبەری بۆ کا ساڵ سەلەم کە ئەو کاتە پێغەمبەر ساڵ سەلەم ناتوە لە پێش زەمەنی پێغەمبەر ساڵ سەلەم ئەن تحب لغيرك ما تحبه لنفسك، ئەوەی کە بۆ خۆت پێ خۆشە بۆ غەیری خۆشت پێ خۆش بێ. فەیلسوفە ئیسلامیەکان بە شێوەیەکی گشتی هاتوون کە باسی عەدلەکەن زیاتر چەمک و کاڵای ئیتیزان و هاوسەنگیەکەن بەبەریا، یعنی ئەڵێن عەدل بریتیە لە ئیتیزان کە پێچەوانەکەی ئیختیلالە، هاوسەنگی کە پێچەوانەکەی لاسەنگیە. بۆ نمونە ئازایەتی
چەمکێکە لە نێوان دوو کەفەیە دوو لایە ترسنۆکی لەگەڵ سەرکێشی لە نێوان ترسنۆکی و سەرکێشی شتێک هەیە پێوتێ ئازایەتی ئەم ئازایەتی عەدلە لە نێوان ئەو دوانەیە یا بۆ نمونە کەڕەم خانەدانی نان بدەیی سفرە و خوانداری ئەمە بریتە لە نێوان ئیسراف لەگەڵ بوخلە زیادەڕەوی دەستبڵاوی لەگەڵ ڕژنی و دەستنوقاوی و چروکی لە نێوان ئەو دوانەیە بۆیە ئەتوانین بڵێن عەدل بریتە لە هاوسەنگی بریتە لە ئیتیزان بریتە لە نەبوونی لاسەنگی لە هەموو بوارەکانی ژیانە لە کردارە لە گفتارە لە ڕەوشتە لە ئاکارە لە سیاسەتە لە کاروباری کۆمەڵایەتیە لە قەزا و دادوەریە لە بواری یاساناسیە لە مامەڵەکردن بە شێوەیەکی گشتی عەدالەت بریتە لە هاوسەنگ لە بەرامبەر عەدالەت و عەدلە وەکو دژ پێچەوانە چیمان زوڵممان هەیە وضع الشيء في غير موضعه دانانی شتێ لە غێری سروشتی مرۆڤایەتی لەگەڵ کامیانە هاوتە و تەبایە سروشتی مرۆڤایەتی طبعا ئەمە چەمکێکی فەلسەفیە عەدل هەیە دادگەری هەیە ئەسە پێیان دێت دادگەری هەیە کە پێوتێ العەدالەة الکامینە یا العەدالەة الطفولیە مناڵێک گەشاکە هەر لە مناڵی و هەستەکەیم ئینسانە چەمکێکی دادگەری تایە لە ئەسڵا خۆی دادگەریەکی تایە نایاڵێ زوڵم بکرێ نایاڵێ ستەم بکرێ یا ئەگەر ستەمی لێ بکرێت دەسەکا بەگریان هەر لەو کووار لە عەرەبیاوەتیان من نعومەتی ئەسفاری هەر لە سەرەتاوە ئەم دادە ئاماژەی پێکا بەڵام بە سروشتی ئینسانەکان خۆی پەروەردگار کە عەقلی داوە بە ئینسان و هەستی پێئەکا لەگەڵ فیترەتی ئەبوونجاوە بریتە لە دادگەری مەیلی بۆ لای دادگەری هەیە نەکستەم ستەمەکات بەس خۆشی ئەزانێ کەستەمون پێی نیگەرانە ئەینا لە ئەسڵا مەیلی ئینسانەکان بۆ لای دادگەریە با بڵێن کەی ئەم دادگەریە لە دەست ئەدرێ کەی تێکەچێ ئەم دادگەریە مەسەلەن کە ئەم سروشتە بارێکی نائاسایی وەرەگرێ هەر کاتێک لاسەنگ بوو هەر کاتێک مافی کەسێکە زەوت کرد هەر کاتێک دەستدرێژی کرایە سەر مافی خەڵک هەر کاتێک سنوورەکان بەزێنلان ئەو کاتە نادادێکە دروستە بێ بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ مافی کەسێکە هەبوو نەتدایە کە مەجالە نەیە کەسێک ئەوەی کە حەقی خۆیەتی وەکو گفتار و کردار بەجێ بگێنێ ئەو نادادێکە لێرەیە دروستە بێ لێرەوە ئێمە ئەکرێ بگەڕینەوە بۆ لە چەمکە دینیەکەوە ئەگەر سەرەتا بۆی بڕۆین باش عەدالەتی خوای و لای دادگەری لای خوای پەروەردگار کە لە قورئانە ئەتوانم بڵێم ڕەنگە لە نزیکی دەیان شوێنە خوای پەروەردگار ئاماژەی کردێ بە عەدل و بە هەندێک لەوانە بە مشتەقاتی عەدل ئەگەر دقت بین لە قورئانە خوای پەروەردگار ئاماژەمان بۆکە کە ئەسڵی ناردنی پەیامبەران بۆ تەسمانی عەدل و دادگەری بووە و لێرەوە بۆمان دەرەکەوێت ئەگەر پێمان بووتێ ئیسلام بە یەک وشە پێناسەکە من ئەتوانم بڵێم یەکسانە بە دادگەری ئەگەر پێمان بووتێ بەهێزترین و باڵاترین و پرشکۆترین و پایدارترین چەمک لە ئیسلاما چییە قورسترینی چییە ئەڵێن بریتە لە دادگەری خۆی گەورە لە قورئانە فەرمیان لەقەد ئەرسەلنا ڕوسولەنا بالبەیینات وأنزلنا معهم الكتاب والميزان بو ليقوم الناس بالقسط علتي لەگەڵ ئامانجی ناردنی پێغەمبەران بۆ چییە بۆ ئەوەیەکە خەڵک دادگەر بێ ئیتر بە هەر شێوازێ بێ دادگەربی تۆ لەگەڵ ناموسڵمانێکە دادگەربی لەگەڵ مسلمانێکە لەگەڵ مەسیحیەکە لەگەڵ مناڵێکە لەگەڵ ژنێکە ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا باشە خۆمە لە کاتی جەنگ و ئەو جۆرەشتانەشا بووە لە کاتی جەنگیشا پێویستە دادگەر بین ئێمە لەگەڵ کێ لەگەڵ کافرەکانیشە لەگەڵ ناحەزانیشە لەگەڵ دوژمنانیشمانە ئەو بریتە لە دادگەری من هەڵسەنگاندنم بۆ تۆ منی نەوعی بۆ تۆی نەوعی ئەوەیە کە تۆ چۆن مامەڵە لەگەڵ من ناکەیت ئەوە تۆم قوبوڵە چۆن مامەڵە چۆن بەرژەوەندی من تەحقیقی تۆم ئەوە قوبوڵە بەس لای خۆی پەروەردگار وانە ڕێک پێچەوانە عەدالەتی ئیلاهی شێوازێکی تر پێڕەوەکە لە ڕۆژی قیامەتە مەرج نییە خۆی پەروەردگار بەرژەوەندی خۆی لێک باتەوە مەرج نییە خۆی پەروەردگار بەرژەوەندەکان هی خۆی لێک باتەوە بەس ئێمە لە ژیانی دنیاە بەو شێوازین خۆی گەورە فەرمێ إن الله يأمر بالعدل والإحسان کە ئەم دوو چەمکە زۆر شتی زۆر گرنگی تا جێبێتەوە بۆیە لەم سەردەمەی ئێستەشمانە چەمکی دادگەری یەکێکە لەو دادگەری لەگەڵ ئەخلاق دوانەیەکن ئەم دادگەریە زۆرترین و توێژی لەسەر لەبارەوە کرێن لە بوار و لەبارەی چەمکی دادگەریەوە
لقرآن أو لسورة النساء خواهي پروردگار يتجاب لسر كابرايكي جولكيك جابويا من وصيتكم بو همو دوستان وخوشويستان وبانخوازان كاتك باسي إسلام كان بو خلق لما مفهومو باسي بكن بل الإسلام أما يكي يساروني كمواني بچن نمونيه خواهي قوراء مشغالي في غمني خواهك صلى الله عليه وسلم ولا تكن للخائنين خصيما أي لا تكن مخاصما عن الخائنين تو دفاع الداكوكي ما كان لو كساني كخيانة يعني كردوا خيانة شيبوا عند الصحابة هو درعيك دزراوة كسيكي جولكيان بيتاون بار كردوا درعيك دزراوة كسيكي جولكيان بيتاون بار كردوا ويخوي بروردگار أفرمي ولولا فضل الله عليك ورحمته هان لك لدعية قد كدت تركن إليهم يعني زوري نبابك بيغمى صلى الله عليه وسلم بيغمى صلى الله عليه وسلم وحي بهاتوا ميل بك بلايا وخوي بروردگار خوي لأسمان وتدخلك ويك أظلم وزور استمى سنقريت مشهور إمام عمر بعدالة لقل أمري كري عاصاك كي شيء دول سبي كابراك قبطي كاقات إمام عمر يسر زنشتي عمري كري عاصاك أمر كيه لآستي إمام عمر خل أمري كري عاصاك يكن لعمالقي ميجي إسلامي بتشوار هزار جندية وهمو مصري كنترول كرت والله بيبو ونايا ما دام لا يداوى شنك وتا العدل أساس الملك همو زيو آسمان كان لأساس عدل دعم زراوة والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان إنسان كسنوري بازان ترازوكي لا سنكرت هموش تقلا سنقبيت كترازوكي لا سنكرت هموش تقلا سنقبيت للروجي قيامتي شام مجدبي بو كساني كامرن يكيق لتشم كزو قرنقا كان كلا يخوي برقابريت العدالة ونضع الموازين القسط ليوم القيامة فلا تظلم نفس شيئا أجل مسقال ذرة بخوي برقابري يعني بويا فرمي وكفى بنا حاسبين خوي قورا خوي حساب كتابك كانك لا سدمي في غمري خويا صلى الله عليه وسلم في غمر عليه الصلاة والسلام كغني مشتي وان قلت بودي كلا أصحاب هات هل بيكت بو يشتهي بركيه پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاوا بە سیواکەکە ئەوەکی لێ کرد وتی بڕۆ دواوە ئازاری تۆزێ پێگەیشت هیچ قسەی نەکرد لە دواییە فەرمیوە کێ بۆ ئام نەکرد فەرمیم یا ڕەسوڵ الله فەرمی وەرە اقتد مني وەرە تۆڵەم لێ بکەرەوە بۆ ئەوەی لە ڕۆژی چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم مستەمێکە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە تۆڵی لێکاتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم نكر إنسانك كتر وتي يا رسول الله قد عفوت عنك جاري كان ريزاكي ريقك البونيوش يكيك لا صحابة كان أول جيتو زي روت تجبو رشو رود بون هات ودروا بس ياك أواك شايبو جاوتي بردوا وين ريزاكا تيغنتي وتي يا رسول الله أوجعتني براسي أشي في جيانا كان يوجع كان كرت هل ضل يابو في غمري خوا صلى الله عليه وسلم هل ضل يابو وتي كيبو ورا طولم بيبكرو وتي يا رسول الله مسكم رود بو كتوسياك بياكشان توسك رود كيتو فمي بله رسول الله أواسكي رود كردو بوهم وهيزو شكو من دي خويوا وتي يا رسول الله بكرو امادي دربري لجاها باوشي كتب في صلى الله عليه وسلم وتي يا رسول الله من زمان برو شهيد يا رم حزم كرد بلو يبمرم جستن برجستو كذا روحم بقرباني توبي اي پیغمبر خدا صلى الله عليه وسلم ئاوا بووە ئامادەی ئەوەی تیا بووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئاوا مامەڵە بکە ئەم مەفهومەیە چەمکی دادگەری لە ئیسلامە مامۆستا مثلا شيء عدل يعني تطبيقات عدل تنها لأست بربرسياركية أمانة ولا هي تصلات دران ولا بربرساني خلق يعني أستكم ملاتي كان يعني شور دبيتو بو جاني تاكي كان بو خوارو بو هموي بيقومان شور بيتو دخو اگر تنها عدل بيوز بي خلقيك ببي خلقيك يتر او خوي عندنا عدالتيه خوينا عدالتيه اگر همان يكسان بنتها نا شور بيتو بو نانا وخانيك كاتك خلق سري قلتيك لو لا وديت نور بريبوكا شور بيتو بو كسي كوا بدست اوا زوي توزيع بكات بلام ظلم مستميت ياكات شور بيتو بو باوكيك كوا فرق جوازيك على نيوان مناڵەکانیا یاخود لە نێوان خێزانەکانیا یاخود لە نێوان دراوسیەکانیا شۆڕە بێتەوە بۆ هەموو ئاستەکان و بوارەکان بەڵام عەدل و دادگەری جوانە بەس لە کەسی لە سەڵاتدار جوانترە
لكسي دا صلاة دار جوانترا لكونا وتاوى العدل أساس الملك كي ايوه دا صلاة كبر دوام با عدل داد قريها بيت با عدالة داد قريها بيت بويا ممكن يا دا صلاة كا الشرابي بآبي بربيزي عدالة داد قري كلا بشيتو لنيو ببريت بەڵام ئەگەر ستەمبوو بێگومان زوڵمەکە لەگەڵ ستەمەکە بەردەوام نابێ و ئیلا تووشی شکستیان ئەو دەسەڵات عەدالەت و عەدل ئەگەر هەبێ و تەحقیق ببێ با بڵێن چیمان بۆ سەوزەکە چیمان بۆ سەوزە بێ چیمان بۆ دەستەبەرە بێ ئامانجی خۆی پەروەردگار دێتە دی خۆشگوزارانی و بەختەوەری دێتە دی دەرەنجامی عەدل ئینسان بەرهەمێکی زۆ باشی ئەبێت بەڵام کەستەم بۆ پێچەوان بە پێچەوانەوەی ئینسان ناتوانێت بەرهەمێکی باش ببەخشێتەوە لە مێژووە سەیریکە ئەو وڵاتانی کەوا عەدل و دادگەری تیا بەرقەرار بووە هەمیشە بەرهەمێکی زۆ باشیان بووە هەمیشە ئاشتەوایی کۆمەڵایەتی دەرەنجامی حکمێکی ڕەشید و عادلە اختلال دروست ئەبێ مەشاکلی زۆر گەورە دروست ئەبێ هەمووی دەرەنجامی نەعەدالەتی و نادادگەریە تۆ وەرە دادگەر بە دەسەڵات دادگەر بێ بەڕێوەبەرێک دادگەر بێ بێگومان سەرکەوتنێکی زۆر بەدەست ئێنێ و خەڵکەش ئیبداعێ چونکە خەڵک ناتوانێت کە کۆیلە بوو لە ناو قەفەزا بوو کە ستەمی لێکرا بوو ناتوانێت ئیبداعی هەبێ و داهێنانی هەبێ شتێکم بیرکەوتەوە لەو ماوەی ڕابردووە خوێنمەوە لە بەریتانیا بەڕێوەبەری قوتابخانەیەکی ئافرەتان کە ئافرەتە دوو کچ ئەچەند تەقدیمی ئەکەن بۆ پۆلی شەشی ثانەوی کە لەوێ بخوێنن نەقڵە بن بۆ ئەوێ یەکێکیان بریتانیەکی چاوشینی قژزەرد 18 ساڵ یەکێکی تریشیان ڕەشپێستێکی کۆچبەری موسڵمان کە لەوێ بە ئەسڵ بەریتانی نییە ڕەشپێستە ئەچەند تەقدیمێکەن بۆی کە بخوێنن لەوێ بەڕێوەبەری قوتابخانەکە لە یەک جێگەمانەیە ئێوەش دوان هاتوون بۆ یەکیەکە ئەچێت لە گوگڵ خەریتەکە دەرەێنێ ئەی خاتە سەر مێزەکەی اینجا بەڕاستی یاخود بە شتێک ئەی پێوێ بزانێ کامیان لە قوتابخانەکەەوە نزیکترە ئەویان وەربگرێت ڕەشپێستە موسڵمانە کۆچبەرەکە نزیکتر بوو ئەوی وەرگرت خوا ئەو ئینسانە ئەوێت لە ئیسرائیل لە کەرتی غەزە ئافرەتێک حامیلە بوو بۆزەکە نالەبار بوو ویستی بچێ بە ناو ئیسرائیل لەوێ سەیتەرەیەکە بچێت سەیتەرەکە بەزێن بچێت ناو ئیسرائیل بۆی مناڵی بێ زابتەکە نەیهێشت جوندیەکە هاواری کردوتی و ئافرەتە گوناحە ئافرەتێکی گەنجە مناڵێ بێ ئەمرێ ئاوە نەیهێشت هەتا 2 سەعات 3 سەعات نەیهێشت ئافرەتەکە لە گیانی دەرچوو جوندیەکە چووە پشتی خۆلی حەلەساتەکەی خۆی یەکسەر یەک فیشەکی نابە قورگی خۆی و خۆی کوشت کابرا جوولەکەش بوو کابرا یەهودیش بوو وإذا قلتم فعدلوا أصل الإسلام أصل عبادة الإسلام بويا كإنسان متقي بيت أصل تقوى يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون عبادة كان بوي أهلي تقوى بن أي كواتا علة عبادة تقوى علة وعبادة آمانجا أي علتي تقوى التي تقوى بريتي ذات قري اعدلوا هو أقرب للتقوى بهيسترين تقوى بريتي ذات قري بهيسترين عبادة بريتي ذات قري چونك خوي جورا أم قردوني أم كوني لسر أساسي أو عدالته لا مثلاً أجر اختلالك لا سنك دروز بو قران كادي زور جورا دروز تبي بويا بيويسته هر هموان أو اتزان الرابقرين لها سكوت معنا لكردار معنا لقفتار معنا لمعاملة معنا أبي بيت شمكك أبي بيت مفهومك أبي بيت حالتك فطريتي معنا هل يقل إيمة بتعبت كمسلمانين بابندين بقرآن أبي برمجة بكرين لسداد قري وتسليم كارتك لداد قري للناخي إميا شسبابه بوي أوتوماتيكيا هر كارك ما كرت درنجام كداد قريبت قتاري إسلام يعني قتاري إسلامي لقل أم شمكيات شانه يعني عندك بيان وايا مثلا خالية لا عدالة عندك بيان وايا براو أويا توتشي يلي من بيان وايا أجر سيري قرآن كين دادقري الرحال قرآنايا دادقري الرحال قرآنايا سيري قرآن كا شون خطابي هي لقلنا حزانة شون خطابك هي لقل شيطانة سيري قرآن كا شون أفرميت ليس بأمانيكم ولا أماني أهل الكتاب من يعمل سوءا يجز به هر کسی خراپی بکە پاداشتەکەی وەرەگرێت
جا مسلمان بيانا مسلمان سيري قرآن كتشون بقشجيري أفرمي ولا يحيق المكر السيء إلا بأهله بروان بويا سي تقوى لقرآن بروان بويا سي استمكاران لقرآن بروان بويا سي تغيير وقران كاريكان لقرآن قرآن هرهم ويا ساو رساكاني شويكي قشجيرة بروان بويا سي إيمان وعملي صالح لقرآن سارب كم لو أنا تفرق له السركي شي تيابي بلام تو مثلا أراست كردين بوي سيري قرآن كين بله تاوكو مثلا بزاني عدالة شون الإسلام بله. أي بو سيري كومالجي إسلامي كان نكي بس كومالجي إسلامي كان أتوانم بلهم ببراود لقل هندك لكومالجي غربي إما لدواوين لهندك كاتك القرآن بوشي رنجة إما جواز بين أخذ كيشة كمان أويا أزاني كيشة كمان ما وصع باس إما بداخوا من تنجاري تجباسم كردوا إنسان أجر بروتيني خوارد كاري بروتينه كارا جسته كاري كربوهيدرات ناكا أجر إيماني هضم كرد أم إيمانه بيوسته كاري إيمان كان نكشته كيتر ناكري إنسان بلا من نزيكم لخواه وبلا مدرق به ناكري مسلمان بلا من نزيكم لخواه وبلا مدروزن به بلا من ناراستي بزاريا به أم إيمانك إنسان هزمي كرد ئەم ئینسانەکە ئینسان خۆی پێڕازاندەوە ئیتر پێویست بە خۆماندووبوون ناکە ئۆتۆماتیکیە نەخاتە سەر جادەکە خاتە سەر ڕاستە ڕێگەکە کێشەی هەرێک گەورەی ئێمە ئەوەیەکە ئەتوانین بڵێن لە هەندێک چەمک و مەفهومە خەڵکانێک هاتوون ئیسلامیان اختطاف کردووە واللهی ئیسلام ئەو شەڕ و شۆڕ و جەنگ و خوێن و ئەو حاڵەتانە نییە کە باسەکرێ ئاماژەی پێکرێت واللهی ئیسلام ئەو عەدالەتەیە کە قورئان باسێکە ئەو دادگەریە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی پێکا و بەرجەستەی کردووە ئەخر پێغەمبەر صلی الله عليه وسلم حەزی نەکردو خەڵک بکوژێ ئەخر حەزی نەکردووە زۆڵم و ستەم لە خەڵک بکرێ ئەخر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتێکا کە گەڕێتەوە مەککە باوە کوشتەکانی خۆی مامە کوشتەکانی خۆی ئەگرێ ئەبێتە خاوەنی گەورەترین عەفو لە مێژووە ئەفەرمێ اذهبوا فأنتم الطلقاء سێ و دادگەریەکە یەکێک لە کیباری سەحابە دێ بە بیلالی حەبەشی تانێکی لێیە تانەیەکی لێیە ئەڵڵاه پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی لێکاوە گەورەترین دادگەریە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرجەستەی کرد تۆ کەسێک چۆن بە یەکێک کە پێشتر کۆیلە بووە بیلالی حەبەشی بووە چۆن ئاوا مامەڵەی لەگەڵاکەی چۆن جورئەت ئەەکەی کە قسەیە بکەی کە ژەهرێکی ئاوا بڕێژیت گەورەترین لێبوردنش لە مێژووە کە تۆمار کرابێ ئەو بوو کە هات ئەو سەحابە بەڕێزە غەفاری سەری خستە سەر ئەرس وتیە بە بیلال ئیلا پێ بنێ بەگردنما ئەبێ پێ بنێ بە ڕوومەتما ئەوشتی چۆن دڵمیەت ناوچەوانێک کە تۆ کوڕنووش و بخوا پێ بردووە من پێ بنێم بەخواشتی وا ناکەم الله لەو مجتەمع لەو کۆمەڵگەیە لەو دادگەری ئەگەر بڵین ئەوە پێغەمبەر و سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دوای ئەوە هیچ هینێکمان هەیە تحقیق بێ عەدالەت بەداخەوە ئەتوانی بڵێ لە سەردەمی ئیمامی عومەرە خولەفای ڕاشدینە تحقیقی و عەدالەتە بووە و لە خولەفاکانی تریشا لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزە لە سەردەمی هەندێک لە خەڵکانێک کە بە دادگەری ناسراوە کاریگەری هەبووە لەسەر کارکردنەوە کاتێکە ئەمە چەمکێکی گەورەیە چەمکێکی زۆر گەورەیە لادان بووە ئینحراف بووە لاوازی ئیمان بووە نەگەڕانەوە بووە بۆ مەرجەعمان کە قورئانی پیرۆزە گوێنەدان بوو بە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێکدانەوەی بەرژەوەندیەکانە دنیاویستیە خۆخزاندن نێوباوەشی دنیاە لە یادکردنی مردنە ئەخر ئێمە ئەبێ بزانین کە ئێمە گەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار لە قورئانە خوای پەروەردگار ئەفەرمێتی لە سورەتی ساد ئەفەرمێ وەذکوڕ عیبادەنا ئیبراهیم وإسحاق ويعقوب أولي الأيدي والأبصار باس يعني كبدا صار دار وبهيزج بون باشا إنا أخلصناهم خاون ما كردن بخالصة ببال افتكارك شيء ذكر الدار يادي روجي قيامته أو قيامتي لسر أساسي داد قريد عمده إنسان أجر هر كارك كردي هر قفتارك كبود أجر نصب عينيك دادنا للدورة وك أو روجي أو قيامته برو إيرم إنسان تمكي داد قريب لا نادى تلك الدار الآخرة نجعلها للذين لا يريدون علوا في الأرض ولا فسادا يخانيك وتايب أوانية
کە نە خۆ بەزلزانیان تایە نە فەساد و گەندەڵیان تایە یەک گەورەترین تەکەببور و گەورەترین فەساد و گەندەڵی بریتە لە بوونی نادادگەری لە نێو کۆمەڵگەیە بۆیە ئەو دنیاویستیە لادان و ئینحراف باوەشکردن بە دنیادا دوورکەوتنەوە لە قورئانەکە کە خۆی پەروەردگار إن قومی اتخذوا هذا القرآن مهجورا هەرچەندەمە یەکەم قسەی یەکەم قولێکی قیامەت کە نەقڵ کرایە بۆمان ئەم آياتي خواهي پروردگارا وقال الرسول يا رب إن قومي اتخذوا هذا القرآن مهجورا حل ما تنهى أويا قرانوي بولاي خواهي پروردگار بولاي قرآنكي خواهي پروردگار كبيا مانواي كيشي همو مروفاتي شارة تركا أوج بريتي لتشمكي دادگري اعدلوا هو أقرب للشرع شتيك من هي بدياري كراوي بلين أما عدالته بسنورة كان يتي يعني دادگەری ڕەها طبعا لای خۆی پەروەردگارە ئەگەر مانوێت لە دنیاە بەڕەهایی جێبەجێ بکەین ڕەنگە قورس بێ دوورش نییە لە هەندێک چەمکە دادگەریەکە جێبەجێ ینی چۆن سنوورەکەی ئەوەیە کە هەموو خاوەن مافێکی خۆی بێتێ سنوورەکەی ئەوەیە کە چیت بۆ خۆت پێخۆشە بۆ براکەشت پێت خۆشە سنوورەکەی ئەوەیە کە سنووری قەدەغەکراوی براکەی خۆت بە هیچ جۆرێک لە جۆرەکان نەبەزێنی سنوورەکەی ئەوەیە کە گاڵتە بە ئینسانەکان نەکەی سنوورەکەی ئەوەیە کە یەقینی هەبێ ئینسانەکان هەر هەموو خۆی پەروەردگار دروستی کردوون یەکسانن وەکو ددانی شانە لێرە شتێکی دێتە پێشەوە کە مەسەلەی مساواتە مساوات بریتێ لە چەمکێکی زۆر گەورە بەس مساوات ئەتوانی بڵێ مبالغەکردن تیا بێ بە نادادگەری ئەبێ بە نادادگەری خۆی چەمکێکی زۆر گرنگە ئینسانەکان وەکو یەک لەدایک بوون وەکو یەک پێویستە بژین وەکو یەک پێویستە ڕەوتی ژیان بەڕێ بکەن بەڵام جاری وا هەیە مبالغەکردن لە مساواتە چونکە هەمان وەکو یەک ناژین وەکو یەک لەدایک نەبوون ناتوانانی بە هەمان شێواز مامەڵی لەگەڵا بکەی تۆ بڵێ پیرێک 100 ساڵە لەگەڵ گەنجێکی 18 ساڵ مساوات ئەوەی وەکو یەک ڕاکەن بۆی بگەنە ئامانجێک ئەوە ئەبێتە زوڵم وستەم بۆیە سنووری عدالت کەسێک تێ کۆشە و کەسێک تێ ناکۆشێ عدالت پاداشتان بێت مامۆستامەوێ ئەوە بپرسم هەندێک کەس لەگەڵ عدالت و لێکەوتەکانی تەبانین چی وە ئەکا مرۆڤ هەندێک کات هەندێک جار ئیتر هەر جارە و لە ئاستێکە بەرپرسیارەتی بێ ئاستێکی کۆمەڵایەتی بێ هەر چۆنە تاکێک ئاسایی هەندێک جار نەفسیا ڕاستەیەکە بەوەی تەبانە بێ لەگەڵ عدالەتە چی ئەم جارانە چین ئەو حاڵەتە چۆنە حبی طۆغیان سنوور بەزاندن شەیطان عدالەتی پێ خۆش نەبووە وتی خەلەقتەنی من نار و خەلەقتەهو من طین بۆ خۆی پێ باشتر بووە خۆ پێ باشتر بوون و ئەزانێ ئەم خۆی زۆر کۆشتەکە خۆی زۆر ماندووەکە ئەم لە پێشترە لەو جێگەیە دابنی شەوک لە کەسێکی تر بەواتایەکی تر حکومدان بەسەر بەرامبەرە بەبێ ئەوە کە ئاگا لێ بێکێک لە کێشە هەرە گەورەکان چییە هەڵسەنگانە بۆ کاری بەرامبەر لە میانەی نیەتی خۆمانەوە کاری بەرامبەر بکەی بە نیەتی خۆتا ئەوە توغیانێکمان بۆ دروستەکە و نادادگەری نایڵێ ئەبێ ئێمە خۆمان بخێنە شوێنی ئەو کەسە کە ئەو کارە بە ئەنجامەگەێنێ خۆمان بخێنە شوێنی ئەو کەسەی کەوا ستەمی لێکرێ کەوا سزا ئەدرێ لێرە پێویستە ئاماژە بکەین بۆی کە دیراسی ئەم چەمکانە کە پێغەمبەری خوا سەڵلەهو عەلەیهی وسەلەم و سەرکردەیەکی زۆر باڵا شکۆمەند چۆن مامەڵەی کردووە لەگەڵ کەسێکە کە سیواکێکی پیاکێشاوە ئەجا بڕوانین بۆ حاڵی زیندانیەکانمان لە وڵاتانی جیهانی ئیسلامیە بەم مەفهومە ئینسانەکان پەروەردە بکەین هیچ کەسێ ستەم قبوڵ ناکات بەڵکو عەرشی ستەمکاران ئەبێ بهێنێتە لەرزین ناکرێ کەسێک کە سزا ئەدرێت سزا ئەدرێ ظولمەن وە بوهتانە زورە وە بوهتانە ئێمە بێن ئامۆژگاری پێم بڵێن سەبر بگرە بەڵام جەلادەکەش بڵێنەوە وەلی ئەمرە سەمەوتاعە بێ ناکرێ ئیسلام زۆر ناتەبایە لەگەڵ ئەم حاڵەتەیە ئەمە لەگەڵ مەفهوم و چەمکی قورئانیا یەک ناگرێتەوە لەگەڵ هەڵسوکەوتەکانی پێغەمبەری خواشە صلی الله علیه وسلم یەک ناکرێتەوە بۆیە ئەوەی کەوا کە خەڵک ستەم بکات یاخود نادادگەر بێ بریتێ لە توغیان بریتێ لە حبی ذات بریتێ لە هەڵپەی دنیاویستی بریتێ لە حبی منصب حبی جاه
مەکانێکی زیاد بەدەست بێنێ بخورێ بەسەر خەڵکە خۆی بە سەید و سەرگەورە و سەردار و سەروەردا بنێ خەڵکی بە کۆیلە و ستەم لێکراودا بنێ اینجا ئەوێ ببێ ئیسپاتی وجودی خۆی بکە لە کاتێکە ئەو ستەمکارانی کە بۆ شێوە مامەڵاکەن خەڵکانێکن کلێنێکیان هەیە لە کەسایەتیانە ئەگین ئینسان ئەگەر کلێن لە کەسایەتیانە بێ زۆر ئاساییە بەلایە بە تەواضع و مامەڵە لەگەڵ هەموو کەسێکا بکات زۆر باش ئەو بنەمایانە کامانن کە کرێت تحقیقی عەدالەیان لێ بکەوێتەوە مثلەن ئەو هەندێک بنەمامان لەوانەیە هەبێ بۆ تحقیقی عەدل خۆی عەدل یەکێکە لە بنەما گەورەکانی خۆی بۆ خۆی تحقیقی عەدالەت و دادگەری دانانی هەموو شتێک لە شوێنی خۆیەکێک لە بنەما گرنگەکان ڕێزگرتن لە هەموو ئینسانێک یەکێکە لە بنەما گرنگەکان ئازادیەکان یەکێکە لە بنەما گرنگەکان یەکسانی یەکێکە لە بنەما گرنگەکان پاشان مافدان بە هەموو کەسێک لە بواری سیاسیە لە بواری کۆمەڵایەتیە پاشان چەسپاندن و سەپاندنی قانون بەسەر هەموو ئینسانەکانە یەکێکی ترە لە بنەما گرنگەکان بە یەک چاوەڕوانین بۆ هەموو مرۆڤەکان یەکێکی تر لە بنەما گرنگەکان بۆ ئەوەی کەوا دادگەری بەرجەستە بێ کۆمەڵێک بنەمای زۆرمان هەیە کە ئەکرێ لە جارێکی ترا بە تەفسیل باسییان بکەین زۆر باش مامۆستای بەڕێز ئایا عەدل مثلەن و تحقیقی عەدالەت تەنها ئەم خیتابە بوون من بۆ خەڵکی ئیسلامیەکە یان بۆ خەڵکە دیندارەکەیە یان ئەشێ مایەی سەرکەوتن و بنەمای سەرکەوتنی کاری خەڵکە دیندار و ئیسلامیەکە بێ یان بۆ خەڵکی تریش هەمان مانا و ئەنجام بەدەستەوە ئەدا بۆنمونە مەسەلەن ئەوترێ حکومڕانێکی عادل باشە ئەبێتە مایەی سەرکەوتن ئەگەر مەسەلەن کافریش بێ بە پێچەوانەکەشی ڕاستە ئایا ئەمە چۆن ئەگەڕێتەوەی ابن تيمية كتابێکی هەیە السياسة الشرعية في إصلاح الراعي والرعية وكو بنەماکی بەزێنێ ئەڵێ ئەگەر دادگەرێکی ناموسڵمان هەبێ لەگەڵ مسلمانێکی ستەمکار پێویستە دەنگ بدرێ بە دادگەرە ناموسڵمانەکە بۆچی وایە بۆ چونکە لە سایەی ناموسڵمانە دادگەرەکەیە مسلمان و ناموسڵمانە حەوێتەوە بەس لە سایەی مسلمانە زاڵم و ستەمکارەکەیە مسلمان و نامسلمان تووشی دەردیسەری ئەبن تووشی چەرمەسەری دێن نەعەدالەتی مەسەلەن حکومڕانی مسلمان ئەباتە دەرەوەی باسنە ئیسلامیەکە یان کەسی مسلمان و تاچی مسلمان ئەباتە دەرەوەیان ئەم لە دەستدانی طبعا إن الظلم لشرك إن الشرك لظلم عظيم ظلم أجر بو مفهومة بمفهوم الشرك دايبنين بيقومان يبات الدرو بلام أجر بمفهومي أو دابني كستميجا كاوتوبي ليكا ناتوانين يما حكم بين بسريا بنين لا إسلام إبات الدرو مجر طغيان بكات سنور ببزيانه ببيع بفرعونك خوي بو خوي زۆر مستەمەکەی بگاتە ئاستی فرعون ئیتر گەورەی و لاوازی تاوانەکەش ئەیزانێ مەسەلەن یەکێ بێت بە شەریەت لە ناو بەرێت یەکێ بێت فیتنە و فەساد بەربڵاو بکات یەکێ ئەمە حکومەکەی گەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار ناتوانین ئێمە بڵین تەنها بەستەم ئینسان لە بازنە و دائیرەی ئیسلام ئەچێتە دەرەوە بەڵام حکومەکەی گەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار کەسێک ستەمەکە سەرۆت و سامانی گشتی خەڵکە خوات ئەم هەموو گەندەڵیەکە ملیارەها دۆلارە بات ئەدزێت هەر خزم و کەسوکارەکەی خۆی تەعینەکە و ئەرزەدا بەشەکە بەسەر ئەوانە و سەرۆت و سامانەیە بە هەندێک دەست و پەیوەند و کەسانی دەوروبەری خۆی طبعاً ئەمە ستاکەی زۆر قورسە زۆر قورسە چکەوە ماڵ و سەرۆت و سامانی خەڵکی بردووە ئەمە وەکو تەڵقێکی ئاگرین لە گردنیاتی بەس ئەوەی کە بتوانین بڵێن لە ئیسلامەکە ئەچێتە دەرەوە کافر ئەبێت ئەو حکومە ناتوانین بین بەسەریە مامۆستا چیوەکە لە خەلیفە ئیمامی مسلمانان عومەری کوڕی خەتاب کە بێ بە ئیمامێکی عادل ببێ بە کەسێک مسلمانێکی عادل مەسەلەن تحقیقی عادل بکە بە پێچەوانەوە چیوا لە کەسێکی ترەکە حکومڕانی مسلمانێکی کاکە کە نەتوانێت ئەمە تحقیق بکە عادل تحقیق بکە ئەم جیاوازی گەورەیە چیە دروستیەکە دامەزراوی ئیمانێکی سەدیقی کە لە ناخی ئینسانە هەبوو کە زانی ئەگەڕێتەوە بۆ لای خۆی پەروەردگار لەسەر هەموو سەغیرە و کەبیرەیە محاسبەی لێکرێت کە یەقینی هەبووە قیامەت دێت و میزان هەیە حیساب و کتاب هەیە سرات هەیە خۆی گەورە خۆی محاسبەی ئینسانەکانەکە نامەی ئەعمالی بۆیە دێتە دەرەوە پیشانی ئەدێ شاشەیەکدان لێ هەموو کردەوەکانی لێ دێتەوە کە ئەم یەقینەی بۆ دروست بوو سوور ئەبێ لەسەر ئەوەی کەستەم نەکە کە ئەم یەقینە نەبوو کە ئەم متمانەیە نەبوو
کەم ئیمانە دانەمەزرا بوو ئەڕوا بەلای ئەوەی کە ستەم بکات بێ بڕوایی زۆر خەتەرە بۆ ئینسانەکان بڕواداری زۆر زۆر گرنگە بۆ ئینسانی ئیماندار زۆر گرنگە ئێمە بە یادی قیامەتی خۆمان پەروەردە بکەین ئینسانەکانیش پەروەردە بکەین کە ڕۆژێک دێ هەر هەمومان محاسەبە ئاکرین باشە من کە بڕوام وا بێ ئەوە قیامەت نییە یا محاسەبە ناکرێم یا خوای گەورە ڕام ناوەستێنێ ئیتەموو گوناه و تاوانێکەکەم بۆچی لە چی بستەمێمەوە بۆیە ئەو مەفهومە دامەزراوی ئیمان لە ناخی ئینسانە وا ئەکا بوونی حیسی عەدالەت لە ناخی ئینسانە وا ئەکا کە عەدالەت و دادگەریەکە بەرجەستە بکە نەبوونی ئەو ئیمانە و بڕوانەبوونێکی تاوە بە ڕۆژی قیامەت دوای لە ئینسانەکە کە توغیان بکات بەڵێ من ئەمەوێ لە سیماکان بپرسم مەسەلەن ئەگەر وتیان دەسەڵاتدارێک دادگەرە عادلە ئەگە وتیان کەسێک نائادلە مەسەل جیاوازی سیماکانی لێکەوتەکانی ئەم دوو لایەنە چییە چۆن بزانین ئەمە وایە عادلە و عەدالەتی هەیە چۆن بزانین ئەوی تریان هەر بانگەشەی و عەدالەت و جوودی نییە لە قەزاوە لە مەحکەمەوە لە لای حاکمەکانەوە کە دادگەر بوون بەرامبەر هەموو دوو ئینسانێک ئەگەر دەسەڵات ئەگەر قەضا توانی بێ کەسێکە ملیارێ دۆلاری زیوە دەسەڵاتدارە محاسبەی بکە ئەو جارێکێکش کە $10 زیوە محاسبەکە پێوتێت دەسەڵاتدار ئەم سیمایە لە سەردەمی ئیمامی عومەرا چۆن بووە کرێن نمونەیەکمان هەبێ لە سەردەمی ئیمامی عومەرا زۆر بە عەجیبی بەرجەستە بووە لە سەردەمی ئیمامی عەلیشا بەرجەستە بووە لە سەردەمی ئیمامی عەلیە کە دەرعەکەی دیار نەبوو کابرایەکەش بوو جوولەکە بوو کە گوایە دەرعەکەی بردبوو بێگومان واش بوو دوایی وتی کێشایەتە کە دەرعەکە پێ بووە وتی کوڕەکانی خۆی کردو بە شایەت قاضی وتی کوڕەکانی خۆت نابن بە شایەت بۆیە جوولەکەکە وتی ئەم ئیشەشم بۆیە کرد بۆی بزانم عەدل و دادگەری لە ئیسلاما چۆنە هەموو شتێکم تاقی کردبەوە بەس عەدالەتەکەم تاقی نەکردبوو ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمدا رسول الله ئیمامی عومەر کە ئەڕۆی بەڕێیە ئافرەتێک قسەی لەگەڵا کرد وتی ئەی عومەر تۆ عومەر بووی بە عومەر عومەرش ئێستا بووی بە ئەمیر المؤمنین ئاگای لە خۆ بێ لە خۆبایی نەبیت جارێکیان وەفدێک هابوو خزمەتی ئیمامی عومەر خەلیفەی موسڵمانان بوو دانیشتن لەگەڵ یا وەفدی عەشیرەتێکی زۆر زۆر گەورە بوو هاتن ئەمەش کەیفی پێ هات و هەستی بە خۆشیە کرد نەخۆیەک کە ئەو وەفدە هاتون بۆ لای دوایی کە وەفدەکە ڕۆی چوە مینبەر خەڵکەکەی کۆ کردەوە بانی کردن و هاوارێکی وتی وەرن وتیەوە چاک بزانن کە من عومەرم عومەری کوڕی خەتابم لە مەکە بە ئاو نەجۆ وشترم ئەلەوەڕان بۆ فڵانە بنە ماڵە والسلام عليكم ورحمة الله هات خوارەوە وتیانەوە چی بۆی عومەر فەرمووی ئەو وەفدە کە هابووە لام دخلت نفسي نخوة فأردت أن أكسرها نخوەیەک شان و شکۆیە کەوتە ناو دڵ و دەروونمەوە ویستم نەفسەکەی خۆم تێک بشکێنم ئیمامی عومەر يعني يضرب به المثل تەنانەت نامسڵمانەکانش تەنانەت شیعەکان هەندێکیانەوەی کە ئینسافی تیابێ ئیمامی عومەر ێنێتەوە بە نمونەکە باشە بۆچی حەزەکەین ینی نەفسیەتمان وایە بە مسلمان و نامسڵمانەوە باسی شانازی بکەین بە عەدالەتی عومەرەوە بەڵام خۆمان نەتوانین ئەمە ئەوە یەکێک لە کێشە هەرە گەورەکان ئێمە موسیبەتی ئێمە بەتایبەت ئومەتی ئیسلامی لە چیایە ئێمە مەعریفەمان هەیە بەس تەقافەمان نییە معریفە ئەوەیە کە تۆ ئەزانیت عەدل چاکە بەس تەقافە ئەوەیە کە بۆتە حاڵت لە تۆیە وەکو ڕۆشنبیریەک بەرجەستەیەکەیت تەحەولی نەکردووە ئەم معریفەیە لە زانستێکەوە لە داتایەکەوە لە چەمکێکی زانستیەوە لە چەمکێکی ذهنی نەظەریەوە بۆ شتێکی بەرجەستەکراو بۆیە زۆر کە سێرەکەی ئێستا کابرا لە ئاستێکی بەرزایە ئەزانێ خۆفرێدانی بت لە ئاو لەسەر شەقام کارێکی خراپە بەس ئیشیکە شوشەیە ساردێ خواتەوە لە سیارەکە و فڕەیە بڕۆ بۆ سەر گۆیژە برادەرانی مەشروب خۆر بزانە کە خۆیان بە ڕۆشنبیر ئەزانن بڕۆ بزانە کراوە بەچی وێرانەیەک سەر شاخی گۆیژە خەڵکێکە چێ بۆ وەرزشوانە لێ ئەیان بینێ خۆمانە وەکو معریفە وەکو ئەزانن کە ئەمە کارێکی خراپە بەس بەرجەستە نەبووە بە سەقافەت نەبووە بە ڕۆشنبیری تیانە نەبووە بە حاڵەت یامانەکەوە جێبەجێکین ئەویش ئەگەڕێتەوە بۆ بەتایبەت ئێمەی موسڵمان بۆ
بەرجەستە نەبوونی ئیمان لە ژیانی ڕۆژانەمانە، هەزم نەکردنین لایەنە ئیمانیەکە لە ناخی خۆمانە، نەبوونی ترسەکەمان لە ڕۆژی قیامەت وەکەوەی کە پێویستە. خاڵێکی تر یەکێک لە کێشە گەورەکانی ئێمە ئەوەیە ئەمانەی خەڵک لەسەر ئەساسی قسە پەروەردەکەین، زۆر بەداخەوە خەڵک بە قسە پەروەردە نابێ. ئەوەندەی کەوا کارێکی کردەیی کاریگەری هەیە لەسەر ئینسان، قسە وتار کاریگەری نییە. بۆیە ئەو دیمەنانەی کە مەشهدن کورتەفلی من کە یەنیدانی لە تەلەڤیزۆنەکانە پەخشەکرێ، چونکە کردەیە عەقلی ئینسان لەگەڵ ڕسومی متحەریکە وێنەی بزووە و جوڵا و زیاتر مامەڵاکە، ئەو کاریگەری زۆر زۆریان هەیە. یەک کەس بێ لەم کۆمەڵگەیە یەک عەدالەت بەرجەستە بکە بۆ نمونە، ئێستا سەرکردەیەک بێت کە دەسەڵاتێکی زۆری بەدەستە، باشە ئەوانەی گەردەڵن لە دەوروبەری خۆیان یەکسەر هەمیان سزا بە، ئەبێ بە خۆشەویستترین کەس، ئەبێ بە گەورەترین شۆڕش، زۆرترین کاری ئیجابی و هەروەها داهێنانی لێ بەرجەستا بێ. بەس بۆ نایکەن نازانی خۆشەویستی دنیاە و ئەزانێ دنیاکە بەسەر یاڕوخێ، ئەگی ناوی کە دەسەڵاتدارە بێ ئەعلانی کاو لە عەدالەت بەرجەستاکەم لە دەوروبەری خۆی دەست پێ بکە، گەندەڵکاران بێنن توندیانکەن لە بەندیخانەکان، گوێمەیە بۆی خزمی خۆتە بۆی کەسی خۆتە. زان دادگارێکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن بووە کە فەرمی یا فاتیمە لا أغني عنك من الله شيئا، والله بێنیاز بە لە من ناتوانم هیچی بۆ کۆن لای خۆی پەروەردگار، هیچ بۆ کچەکەی خۆی ناکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لو أن فاطمة بنت محمد سرقت لو أن فاطمة بنت محمد سرقت لقطعت يدها. سری ئەم عەدالەتەکە، سری ئەم دادگەریە بکە، ئەمە لە سەرکردەکانەوە بێ دەست پێ بکە. ئەکرێ سەرکردەیەک ببێ بە نمونەیەکی جوان، ئەو جورئەتە با بەخۆی، ڕەنگە زۆرێکیان هەبێ لەو سەرکردانە کاتێکی کەمیان مابێ لە ژیانە بەرەو نەخۆشی بڕۆن، بەرەو داماوی بڕۆن، بەرەو لای خۆیان ئەگەڕێنەوە، زۆر ئاسایی بێ بەلایەنەوە بێن ئەدالەت و دادگەری بەرجەستەکەن، ئەم سەرەت و سامانی ئەم میلەت و ڕۆژڕوتە کۆنەکەنەوە خەزنیکەن لە گەنجینەکانی خۆیانە، وا بزان 1000 ساڵ سەدام حوسێن ئەژین، سەدام حوسێن چی لێ هاو، شای ئێران چی لێ هاو، قەزافی چی لێ هاو، دەیان ملیار دۆلاریان لە دوای خۆیان بەجێهێشت جگە لەوەی کە ڕوڕەشی دنیا و قیامەت لای خۆیان بمایەوە. ئێمە ئەگەر وەک مسلمان یان وەک کۆمەڵێک لە مسلمانان عەدل و عەدالەت بکەینە ئامانج و استراتیژی کاری خۆمان، ئەکرێت تحقیقی بکەین ئەمە واریدە؟ ئەکرێت تحقیقی بکەین، بەڵام کۆشتێکی زۆر زۆری ئەوێ. عەدالەت ئینسان ئەبێ ئەو هاوسەنگی ئینسان ئەبێ لە پێشە لە ناخی خۆیان جێبەجێ کات. ئەگەر نەتوانی خۆت بگۆڕی ناتوانی واقعەکەشە بگۆڕی. خی گەورە طبعا لە قورئانە فەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. تفسیری ئەم ئاەتە ئەزانی چییە؟ تفسیری ئەم ئاەتە کە گوێم لەم ئاەتا بێ هەموو جارایەکی خوێنمەوە، یەکسەر کێ دێتە پێشچاوم؟ بیلالی حەبەشی دێتە پێشچاو. بیلالی حەبەشی طبعا مسلمان نەبوو، لە دواییان مسلمان بوو، کە مسلمان بوو گۆڕانکاریەکی بەسەر هات. ئەگەر پرسیار بکرێت کێ بیلالی حەبەشی ئازاد کرد، ئەڵێن ئەبوو بەکری سەدیق بوو، وانە ئەو کڕیەوە، بەس لە ئەسڵا ئەو نەبوو، بیلال خۆی بوو، بۆ خۆی گۆڕانکاری لە خۆیان کرد، لات و مەنات و عوزا و هوبەلی گۆڕی بە ئەحەد لە ناخی خۆیان کە ئەو گۆڕانکاری دروست کرد، یەکسەر گۆڕانکاریەکە دروستە بێ. ئەگەر لە ناخی خۆمانە ئێمە عەدالەتمان بێ، ناکرێت ئینسان دروست ناکرێت من دادگەر بم بەڵام زاڵم بم بەرامبەر بە خێزانم، ناکرێت من دادگەر بم دروشمەکەشم دادگەری بێ، بەس دە ژوورەکەی خۆم لەگەڵ مۆزەفەکانی خۆمان نەتوانم دادگەریەکە بەرقەرارکەم و بەرجەستەی بکەم. بۆیە جوهدی ئەوێ، کۆشی ئەوێ، یعنی لە کەسەکانی باڵاوە، کەسە باڵاکانەوە هەتا وردە وردە دێتە خوارەوە دادگەریەکە، هەر ئەوەندە پێ بنێن بە جەرگی خۆیانە، جارێک دوان عەدالەت جێبەجێ بکەن، یەکسەر بەرجەستا بێ. ممکنە بەڵێ وەکو ئیمامی عومەر، ممکنە وەکو ئیمامی عەلی، ممکنە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەڵام جوهد و کۆشتێکی زۆری ئەوێ. ئومێدم وایە ئەوانی دروشمەکانیان دادگەریە بتوان بگەنەوە ئامان. بەڕێز مامۆستا یاسین حەسەن، زۆر سپاس کە میوانی عەزیزی بەرنامەکەمان بووی، خۆشحاڵ بووین. سپاس بۆ ئێوە بۆ بینەرانش. لێرە بەڕێز و خۆشەویستەکان، سپاس بۆ ئێوە، سپاس بۆ هاوکارانم، تاڵقێکی تر پێتان نەگەینەوە، شاد و سەرکەوتوو بن. خواتان